بیهێنە پێشچاوت کە یەک کالۆری یەکسانە بە $1 لەفەیەکی بەرگەر $300 هەیە، فینگەر $300 هەیە، خواردنەوەی گازی $150 هەیە و دۆنەتیش $250. براکەم ئێمە چی لەم پارێ بکەین؟ لە ناو لاشەیە خەرجەکەین وایە؟ ڕاستە. ئێستا دەڕۆن بەرەو ناو لاشە. بخێر بێن هەوڕێ ئازیزەکانم، ئێمە کۆئەندامی هەرسکردنین، مەترسن وەرنە پێشەوە وەرن. ئاگدار بن ئەم پیاوانە ئەیانوێ پارەکانمان ببەن. نانا تەنها حەزمان لێتانە و هەرستانەکەین. وایە پارەی کەسمان ناوێ خۆتانمانەوێ. ئاوا بێ قسەیەکی جوانە. ئەها خواردنی خێرا گێژن. زۆر باشە خوێن، کارمان کرد تا $1000 دەستکەوت. زۆر باشە جوانە، چەنە قەرزاری تۆ بم بۆ هەرسکردنەکە؟ سابەکەمان ئەکاتە $150. نرخی بنەڕەتی زائیدە نرخی هەرسکردن. زۆر باشە هافەر بوو، سپاس براکەم، دەتبینەوە. اینجا خوێن بە پانتای جەستەدا دەڕوات بەرەو موچەی فەرمانبەرانی جگەر. چی هەیە دڵ؟ حسابەکە چەند دەکات؟ ئەکاتە 50. فەرموو. 50 بۆ هەر یەکێکمان. واو، ئەو ئۆکسیجینە باش بەرز بۆتەوە. ئەکاتە 150 بۆ کورچینە. باشە ڕازیم. 50 من قەرزاری. ئەوە تامی زۆڵدان کارێکی باشت کرد. من 50 بەرکەوێت. باشە براکەم ئەمەش بۆ تۆیە. 50 بۆ من و 50 بۆ براکەم. ئەمە چۆنە بێخۆ هەموو یشەکان هەر منەیکەم. گەورم چەنی بۆ تۆیە؟ خۆتم بدەرەیە کێشەم نییە. قسم لەگەڵ بکە ماسوولکە، چەند کالۆری تەوێت؟ هەموو ئەمڕۆ دانیشتوین، ئەم جارە تەنها ئەکاتە 100. وەکەی پارەکە پێدرا. زۆر باشە بزانین چەندمان پێماوە. $200 کەواتە یەکسەر ئەمە ئەبین بۆ بانک. ئەمڕۆ دەتەوێت چەند بکەیتە حسابەکەتەوە؟ فەرموو پێمان بڵێ. بێزەحمە 200 کالۆری بۆ سەر حسابی تریگلایسرایدەکان. زۆر باشە، چاوریەکە لە ورگدا دەردەکەوێت لە ماوەی 24 بۆ 36 کاتژمێردا. سوپاس، دووبارە سەردانمان بکەرەوە. ڕۆژی دواتر. سڵاو. جا هەر سڵاو، بەخێری بێن سەر ئەو چاوەنەشم. سەیریکەن ماسێکی سەلمونی تر و چینوایەکی تر و سپێناخێکی تر و ئەڤۆگادرۆیەکی تر هاتوون. دەک بەخێر بێن. وای ئەم جارە $1000 پەیدا کرد، بەڵام ئەم هەموو فایبەرە حسابەکەمان زیادەکە جانەکەم. حسابەکە کاتە $300. ئەی خوایە دەبیە لەمە ئێستراحەتێ بکەم. خوێن بەردەوام دەبێت لەسەر خولی موچەدانە ئاساییەکەی خۆی، بەڵام ئەم جارە باسوولکە نرخێکی تر دەڵێت. بۆ ماوەی 20 خولەک ڕامان کردووە، بۆیە پێویستە قەرەبووم بۆ بکرێتەوە. حسابەکەم ئەم جارە کاتە 350. ئەی خوایە پارەی تەواوم پێ نییە براکەم، بە خێرایی چم بۆ بانک لێرە چاوەڕێم بکە. باشە سڵاو، پێویستە 200 کالۆری ڕابکێشم ئەزێ نەبێت. بۆچی هەرەبێت لە ورگی وەربگریت؟ ناتوانانی لە قاچەکانیان لە شوێنێکی تری دەربهێنیت؟ ئەوێ بەتاڵە براکەم، ئەبێ هەر لێرە وەربگیرێت. ئای خوایە، باشە ئەدەمێ با دەست دەکەی بە گریان. فەرموو ئەوە ئەمانەتکە تەماسولکە پاکمان لە پیس. زۆر خۆشە، ئێستا بۆ خولی دووەمیش ئامادەم؟ بڵێ، مارکێتی چوری بەم جۆرە کار دەکات. هەندێک کات بازار زۆر باشە و هەندێک کاتیش زۆر خراپ. سمارت وەرچەرخانە.